بەفرەکە زۆر جار هەیە وەکو خواردن ئاوی پێسار دەکرێت، بەڵام زۆر جاریشێ بۆ تازیە دەیبەن بۆ هەنیا و شیناوی و بۆ ئەو شوێنانەی ئەوانەی بیستان دەکەن پێسار دەکەن. ئەوەی ڕاستی بی کە بەرزترین پلەی سیلیزی کە تۆمار کراوە لە قەزای خەباکە 50 پلەیە. بالفعل لە دوێنێەوە هەست دەکەین گۆڕانکاریەکی زۆر هەیە کە خەڵکە خواستی لەسەر بەفر زیاد بووە بەوەی کە پلەی گەرما زۆر بەرزە لەو شوێنە. لۆی خەڵکانێک زڕوو لە ئێمە دەکەن زۆر جار هەیە بەفرەکە دەبن بۆ خواردن جاری شوەیە هەندێک لە مشتریەکانمان دێن دەڵێن بەفرەکە لەو ناومبەڕیدێ ئاوی ناومبەڕیدەش گەرمە ئاوی ناومبەڕیدەکەی پێسار دەکەن هەر یەکە و پێداویستێک بە هەر شێوەک بیدەیبن لە کارگەکەی ئێمە دەبن. کارگەکەی ئێمەش لە ساڵی 2000ەوە دامەزراوە، ئێستا کە من بەخۆم لە 2004ەوە لێرەم نێزیک 20 ساڵە 1500 قالب تەقران بەرهەم دەێنین. ئەو بەفرە نێزیکی 7 کاتژمێر لە ناو ئاو دەبی دوایە دێن لێرکوانە بەفرەکە کە بەستای پاش 7 کاتژمێر لەسەر ئەو شوێنەدا دەێنین و خەڵکانێک وەکو مشتری دێن دەبن. بەفرەکەیمە دەگەیشتە سنووری مووسڵ بەردەڕەش ڕیوێ ئاکرێ دەگەیشتە کەوەرگۆسک تۆبزاوەکانی قەڵشارە. بەفرەکە زۆر جار هەیە وەکو خواردن ئاوی پێسار دەکرێت، بەڵام زۆر جاریشێ بۆ تازیە دەیبەن بۆ هەنیا و شیناوی و بۆ ئەو شوێنانەی ئەوانەی بیستان دەکەن پێسار دەکەن ئەوانە بەکاردێتن. زۆر جاریش تازەش باسم کرد گوتن بۆ مبەڕیدەیان بەکارینایە بەڵام هەموو شتێک بەکاردێت.